سەرەڕای سوکردنی بڕیاری بەستنی دەمامک لەلایەن حکوومەتی فیدراڵەوە، بەڵام گەڕاندنەوەی بەرهەمی هەرزانبەهای چین بۆ نێو کای ئابووری و پڕکردنی بازاڕەکانی ئەمریکا کاریگەری زیاتری لەسەر کەمبوونەوەی خواست بۆ بەرهەمی کۆمپانیا و کارگە نوێیەکانی بواری بەرهەمێنانی دەمامک لەو وڵاتە دروست کردووە. چین کە بە گەورەترین بەرهەمهێنەری کەرەستەکانی خۆپارێزی پزیشکی لە جیهان دادەنرێت لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا هەناردەی خۆی بۆ دەرەوە ڕاگرت. ئەمە ژوای کرد لە ئەمریکا چەندین کۆمپانیای نوێی بەرهەمێنانی دەمامک دروست ببن یان هێڵی نوێی ئەو بەرهەمە بکەنەوە. بەپێی زانیاریەکان لە چەند هەفتەی ڕابردوودا لانی کەم 3 کۆمپانیای بەرهەمێنانی دەمامک و پۆشاکی پزیشکی لە ئەمریکا داخران. چەندین کۆمپانیای دیکەش ئاستی بەرهەمێنانیان بە ڕێژێکی بەرچاو کەم کردووەتەوە. کۆمپانیای پریمیۆم PPE دروستکردنی دەمامک لە ویلایەتی ڤێرجینیا کە تەمەنی تەنیا 1 ساڵە زۆرێک لە فەرمانبەر و کرێکارەکانی کە ژمارەیان 280 ڕەوانەی ماڵەوە کردووەتەوە. سەرۆکی کۆمپانیاکەش دەڵێت بەرهەمی کۆمپانیاکەمان لە دۆخێکی زۆر خراپدایە. لای خۆشیەوە کۆمپانیای دیمتیکی بواری بەرهەمێنانی پەتی پزیشکی لە ویلایەتی فلۆریدا لە سەرەتای ئەم مانگەوە 1500 کارمەندی لە هێڵی بەرهەمێنانی دەمامک لە کۆمپانیاکەی دەرکردووە. لەو بارەوە جێگری سەرۆکی کۆمپانیاکەش دەڵێ ئەوەی هەیە بە هەموو مانایەک جەنگە. بەرپرسانی کەرتی پیشەسازی و ژمارەیەک لە ئەندامانی کۆنگرێسی ئەمریکا ڕای دەگەێنن کە نرخی هاوردەی چین بۆ ئەمریکا هەندێک جار لە 1 لە دەی بەرهەمی کۆمپانیاکانی نێوخۆی ئەمریکا کەمترە. ئەمەش هەلی سەقامگیری بۆ کۆمپانیا نێوخۆیەکان نەهێشتوەتەوە. هەر لەو بارەوە کۆنگرێس بە هەردوو پارتی دیموکرات و کۆماریەوە پشتیوانی لە بڕیارێکی حکوومەت بۆ تەرخانکردنی 500 میلیۆن دلار بۆ پشگیری لە پیشەسازی و بەرهەمی پزیشکی نێوخۆیی دەکات. ئەمەش هەرچەندە لەلایەن خاوەنکارانی پیشەسازیەوە بە شتێکی باش دادەنرێت، بەڵام پێیان وایە کات تەواو بوو و چیدی ئەو هەنگاوە سوودێکی وا ناگەیەنێت. لە کۆگاکانی کۆمپانیاکانی بەرهەمێنانی دەمامک لە ئەمریکا 260 میلیۆن دەمامک تۆزیان لەسەر نیشتووە. بەو هۆیەوە سەندیکای پیشەسازکارانی دەمامک داوا لە ناوەندی قەڵاچۆکردن و خۆپاراستن لە نەخۆشیەکانی وڵاتەکەی دەکات بڕیارێکی پێشووی خۆی بۆ دووبارە بەکارهێنانەوەی دەمامکی جۆری N95 هەڵبوەشێنێتەوە، چونکە ئەو دەمامکە بۆ ئەوە دروستکراوە لەگەڵ بەرکەوتنی کارمەندانی تەندروستی لەگەڵ نەخۆش فڕێ بدرێت. فشاری چین بۆ سەر کەرتی ئابووری و پیشەسازی ئەمریکا گەیشتووەتە ئاستێک یەکێتی پیشەسازکارانی دەمامک سکاڵای نادادی بازرگانی لای ڕێکخراوی و بازرگانی جیهانی تۆمار بکات. گوایە زۆرێک لە کەلوپەل و پێداویستێ خۆپارێزیەکانی بواری پزیشکی کە لە چینەوە هاوردەی ئەمریکا دەکرێن بە کەمتر لە تێچووی بەرهەمێنانیان دەفرۆشرێن.